مەوادی ئەکسپایر لە بەیروتەوە بۆ هەولێر پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات کەسێکی لوبنانی هەریان پڕ دەکات لە مەوادی جوانکاری و ئەکسپایر و تەزویر بە جۆرێک لە بەیروتەوە لەژێر لە ناوبردننی دەرمانەکانی جوانکاری دێنێت هەولێر بەڵام لە جێەوەی دەرمانەکان لەناو ببات بەرواری بەرسەرچوونەکەی لێ دەکاتەوە و بەرواری نوێی لێدەدات و لە بازاڕەکانی هەریان ساغیان دەکاتەوە. لە هەرێمی کوردستان بەداخەوە مەوادێکی زۆری بەسەرچوو و خراپ بوو ئەهێنرێتە هەرێمی کوردستان چ لە خاڵە سنووریەکان چ بە قاچاخ و هەندێکیان لە ڕێفڕۆکەخانەکانیشەوە دێن بە تایبەت دیاریترینیان ئەو مەوادانەیە کە لە شاری هەولێر لە لوبنانەوە هێنرێت بە ناوی تەلەفکردنی واتە فەوتاندنی لە زەبەڵخانەی هەولێر کە ئەمە بەڕاستی شتێکی زۆر زۆر غەریبە چۆن ڕێگادرێت کەسێک لە وڵاتێکی تر مەوادە ئەکسپایرەکانی خراپبووەکانی خۆی بێنێ بۆ وڵاتێکی تر بە ناوی ئەوەی لێرە تەلەفێکاو لە ناوێ بە ئەمە لە کۆنتترۆلی جۆری دەرمان مەوادەکانی هەمووی دەرنەچووە ئەکسپایرە دەسی بەسەراگیراوە بەڵام هێشتا لە بازاڕەکانی هەرێم 300 جۆر لەو مەوادانە دەفرۆشرێ بۆی بەڕاستی ئەگەر ڕێ لە منەگیرێ لە ئایندەیە خەڵک تووشی مەترسی گەورابێ بەهۆی ئەم مەوادە ئەکسپایرە خراپانەوە کە هیچی ئەوە نییە ئیدعای بۆ کرێ. کوالیتی کۆنتترۆلی هەولێریش پشتڕاستی قسەکانی سۆران عومەر دەکاتەوە و دەڵێت خاوەنی ئەم سنتەرە جوانکاریە بە کەفالەت ئازاد کراوە و لە ئێستادا چاوەڕوانی دادگان کە ئەم کەسە بە سزای یاسایی خۆی بگەێنێت هاوکات ڕخنەی لە یاسای سزادانی کەسی ساختەکار گرت و کە تێیدا کەسەکە دەتوانێت بە کەفالەت ئازاد بکرێت و ئاماژەش بەوە دەدات ئەو کەسانە دەبێت بە یاسای تیرۆر و هاوشێوەی یاسای تیرۆر سزا بدرێن. زۆربەی هەرە زۆری مەوادی جوانکاری بوو مەوادەکانی زۆربەی کیمیاوی بوون ئەو مەوادانە ڕاستە تاریخی گۆڕابوو ڕاستە لە ناو ئەو وسوڵاتانەی کە ئەمە چێکمان دەکرد تێدا بوو تەلەف و زبالە و ئەوانە شەحن لە ئەڕبی لە ئەوانەی تێدا بوو ڕاستە ئێمە دەستگیرمان کرد دامانە محکەمەی تا ئێستش محکەمەیەک لا نەکرایەوە کە چیرێ دێت چینێ نایە من نازانین چی دێتن هەر مەوادێک ئەکسپایر بوو یان تەعاملی زانستی لەگەڵ نەکراتن وەکو تێنتی وایە دەرمان ئەگەر تەزویربی خەڵک دەکوژی تێنتیش خەڵک دەکوژی داوا لە پەرلەمان دەکەین قوانینانە بگۆدرێتن پێویستە ئەوڕۆ هەڵوێستەی لەسەر بکرێتن قوانین نوێ دابدرێتن با معاملەی تیرۆری لەگەڵ بکرێتن ئەوانە چکەوە بەڕاستی تیرۆرە بەڕاستی بەجوهدەی گەلێک زۆر ئەوانە دەستگیر دەکەین کە دەستگیریشان دەکەین بە قوانینێکی زۆر زەعیف محاسبە دەکرێن ئەو قوانینانە لە تمۆحی منە و لە تمۆحی کوردستان نیە بەڕاستی هاوڵاتیان تو کە یەکێک دەگری پاشی بە کەفالەت بەربیتن لە پێش چاوت بسڕێتەوە لە تو بەڕاستی ئازارە ینی ناخت ئازاری دەخۆ بە پێی بە دواداچوونەکانی پەیام بەکارهێنانی ئەو مادە جوانکاریە بەسەرچوانە یەکجار مەترسیدارە و خانمانی بەکارهێنەر تووشی چەندین نەخۆشی دەکات و دیارترینیشان نەزۆکی و ژێرپەنجەی پێستە ئاشکرابوون و دەست بەسەرداگرتنی کاڵای ساختە و بەسەرچوو لە هەرێمی کوردستان بووە بە هەواڵێکی یاسایی و ڕۆژانە لەلای هاوڵاتیان بەو پێی ڕۆژنیە کاڵایەکی ساختەکرا و بەسەرچوو دەستی بەسەردانەگیرێت یان پەرلەمانتارێک هۆشداری لەسەر نەدات هەر لە ڕۆژانی ڕابردوو سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی ئاشکرای کرد لە هەندێک ناوچەی کوردستان بریکارەکانی خۆراک جۆرێک برنجیان بەسەر هاوڵاتیان دابش کردووە کە تەنانەت بۆ خواردنی ئاژەڵیش ناشێت هەموو ئەمانەش بۆ نەبوونی چاودێری و تێکەڵبوونی سیاست و بازرگانیە لە هەرێمی کوردستان. عیمران ئەمیر کەناڵی ئەسمانی پەیام هەولێر.